ولا يا هرامات أنا يورمزي بخشاين دي بخشاين قريمي ربانا ورامز داو أشمو بيشتماستي وشتاستي وشتاهماي هي دا شاي بيشتاي الشام ڕاستی ئاینی زەردەشتی هەڵقوڵاوی ئاینی میترایەکانە کە ئاینە میترایەکان فرائینی بوون زەردەشتی مەزن هات چۆن ناو سروشتە سروشی بۆ هات و توانی لە ڕێگەی ئەمەوە بتوانێت ئاینێک دامەژنێنێت بە ناوی ئاینی مەزدایەسنا و ئەم ئاینە ریفۆرمێکە لە ئاینەکانی میترایی بۆ مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 3600 ساڵ لەمەوە پێش بە دڵنیاییەوە وە خۆشی زەردەشت هەر لە کوردستان لەدایک بووە لە گۆلی ورمێ لە دەریاچەی چیچەس و ئەم ئاینە ئاینێکی تا سەر ئێسقان کوردیە من کە دەروونم لەگەڵ بێری پاک ڕێخستووە دەزانمیش هەوێستێک لەگەڵا هورا مەزدا بێپادا ڕاستی خۆی زەردەشتی مەزن خۆی لەناو سروشدا لەناو ژینگەدا سروشی بۆ هاتوو کە توانی ئەم ئاینە پەرە پێ بدا و بنەمای ئەم ئاینەش بریتە لە ئاو هەوا و خاک و ڕووناکی کەواتە ئەمانە ئێمە ئاینی زەردەشتیمان لە چۆ بنیاد نەرەکەی کوێ ناو سروشتە ناو ژینگەیە لەبەرەوە ژینگە گرنگیەکی بۆ ئێمەیە بە هەموویەوە ینی بە هەموویە وەکو گیانداران وەکو درەختەکان وەکو شاخەکان و گیان و بێجیانەکان بە هەموو جۆرەکانیەوە ژینگە گرنگیەکی زۆری بۆ ئێمە هەیە چونکە ئێمە لە سروشتەوە دروست بووین و هاچینەوە ناو سروشتی و فەلسەفەی ئەم ئاینەکەش لەسەر بنیادی سروشت و ژینگەیە ئاینی زەردەشتی یەکێک لە بنیاتەکانی وە دروستبوونی لە ژینگەوە هەڵقوڵاوە لە ژینگەوە دروست بووە لە ژینگەوە سروش هاتووە بۆیە ئێمە گرنگیەکی زۆر بە ژینگە دەدەین چونکە ژینگە بەشێکە لە ئێمەش دەبینەوە بە ژینگە لە ڕاستیدا ئاینی زەردەشتی لەسەر بنەماغەی ژینگە پارێزی بنیادراوە چونکە دینی زەردەشتی دینێکی سروشتیە ئێزدانیە هەموو ئەو دینانی کە لە کوردستاندا سەریان هەڵداوە هەمویان ئەزدانین ئەزدانەکان هەمویان سروشتین لەبەر ئەوە بە تایبەتی دینی زەردەشتی کە دینێکی عەقلانی معرفی و پێ دەڵێن فەلسەفەی زەردەشتی لە ڕاستیدا ئەش و زەردەشت گرنگێکی ئێجگار زۆری بە ژینگە داوە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ژینگەیەکی دروستە. ئاینی زەردەشتی چەند جەژنێکی هەیە ئەو جەژنانە هەمووی پەیوەستن بە سروشت و بە ژینگەوە یەکێک لەو جەژنانە جێژنی ئاوی زۆر کە ئابانی پێڵن دەی هەموو مانگێک ئەم جێژنە دەکرێت و خۆی مانگەکانی زەردەشتی جیاوازن لەگەڵ هەموو مانگەکانی تر و هەر ڕۆژێکی ناوێکی خۆی هەیە لە سی ڕۆژەکە باشە ئەو ڕۆژە پێی دەوترێت ئابان جەژنەکە دەگێڕێ بۆ ئاوی زۆر و لەو جێژنەدا دەچنە سەرکانیاوەکان دەچنە سەر ڕووبارەکان دەچنەوێ
خواردن دەخۆن و لەوێ چەند گوڵەگەنم چەنە تۆوی گوڵ و تۆوی دانەوێڵات لەوێ دەچێنن لەوێدا پیر لەوێدا چەند گاسایەک دەخوێنێتەوە و لەوێ سپاسگوزاری دەنوێنێ بۆ ئەوی کە ئەم سروشتە ئاوی پێبەخشیوین. درود و ستایش بۆ گژا فەریدەکانی سەروەری زانا، درود و ستایش بۆ کەسانی کە لە پێناوی ڕاستیدا خۆیان بەخش کرد، درود و ستایش بۆ سرود و بۆ ژینگە بۆ گشت گیانەوەران بۆ گشت بوونەوەران. بۆ هەموو دەستپێکی وەرزەکان ئێمە جەژنێکمان هەیە، بۆ نمونە جەژنی نەورۆز کە ئەم جێژنە بە کۆنتترین جەژنی کوردان دانەدرێ باشە و لەو جێژنەدا ئاگر دۆزراوەتەوە باشە و ژیان و دەستپێک بە ئاگر دەستی پێ کردووە. لە ئاینی زەردەشتە ئاگر وەکو سمبولێک بەکاردەوە پیرۆزە لەبەر ئەوەی کە وەکو سمبول بەکار هاتووە وەکو چێژنێنان بۆ چێژنێنان بۆ خۆگەرمکردنەوە بۆ ڕووناکی بۆ وزە بۆ ئەو شتانی کە لە دەوروبەرمان دروست ئەکرانەوە لەو کاتەدا بۆ ئێستاشەوە ئاگر وزەیەکە کە هەموو بەرەمێنانەکانی شتەکانی کە بەکاری هێنین لە ژیانی ڕۆژانەماندا لە ڕێگای ئاگرەوەی و لە ڕێگای تیشکی خۆرەوەیە. جەژنی ترمانەیە بۆ نمونە جەژنی زاینمانەیە کە بە یاڵدا ناسراوە بۆ هەندێک کەس پێڵێ یاردا جەژنی چلەی پێدەوترێت. لەو شوێنەدا دەبێت گوڵێک دارێک یان چڵێک هەبێت بۆ ئەوەی کە ئێمە سوپاسگوزاری بنوێنین بۆ ئەوەی کە ئێمە لە سروشتەوە دروست بووین. یەکێکتر لە جێژنەکان کە ئەمانە بۆ نمونە جێژنی پەیمانە بە خاک ئێمە هەموو ساڵێ لە 25 خەرمانان و دەکاتە هاوین لەوێدا لەو کاتەدا جێژنی مهریشی پێدەوترێ بە زمانە ئاوێستایەکەی ینی بۆ زمان ئاوێستایەکە پێدەوترێ مهر و لەو کاتەدا و جێژنە دەجێڕین و ئێمە کۆ دەبینەوە دەچینە پەرزگای قسن قاپان لەوێ جەژنەکە دەژێڕین و لەوێ گاساوەکان دەخوێنرێ و لەوێ پەیمان تازە دەکەینەوە بە زەوی و بە خاک. لە ڕاستیدا ئاینی زەردەشتی لەسەر چوار بنەمای مادی بنیادراوە کە چوار ڕەگەزی سەرەکین: ئاو، هەوا، خاک، ئاگر. ئاو یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی بوون و وجود لە ژیاندا. لە ژیانی زەردەشتیدا گرنگێکی ئێجگار زۆر بە ئاو دراوە وەکو ئێزەدێک پیشان دەدرێت، ڕێزی لێ دەگیرێت. نوێژی تایبەتیمان هەیە بۆ ئاو لە ناو هێشتەکاندا زۆر بە پیرۆزی باسی ئاو کراوە. ئەم گۆی زەوی کە دەیبینیت بە درێژایی مێژوو ئاو چ ڕێژەی لە چ ئاستێکا بووە هەتا ئێستاش هەر ئەو ئاوەیە نەکەمی کردووە نەزیای کردووە. سووڕی خولی ئاو لە سەرگۆی زەوی بە شێوەیەکە پێی دەڵێن سیستەمی ئەشا. ئەشا یعنی لە خۆوە دروست بووە و نەگۆڕانکاری تیادا ناکرێت، بەڵکو لە شێوەی گۆڕانکاریە توخمیەکانیدا کە دەکرێت بە هەموو دەبێت بە سەهۆڵ و دەبێت بە ئاو بە شلە، لەگەڵ ئەوەشدا
بەردی بناغەی ژیانی هەموو بوونەوەرەکانە، چونکە بەهۆی ئاوە دەتوانرێت ژیانی بوونەوەرەکانی کەی پێپارێزێت. لەبەرەوە ئێمە جەژنێکی گەورەمان هەیە لە هاویندا پێ دەگوتێت جەژنی ئابان، جەژنی ئاوان، جەژنی ئاوان. ئەم ئاوا پیرۆزی لەو ڕۆژەدا باز دەکرێت کە چۆن بتوانین ئێمە هەوڵ بدەین ئاو بپارێزین، پیسی نەکەین، بتوانین لەگەڵ ژینگەدا بیگونجێنین، بتوانین بە فیڕۆی نەدەین. لەبەرەوە ئێمە زۆر بەڕێزەوە باز لە ئاو دەکرێت، ئاو پیرۆزێکی گەورەی هەیە، یەکێکە لە تەواوکەری چوار توخمە سەرچێکە. خۆی لاینی زەردەشتیدا هەموو درەختەکان پیرۆزن، وەک گوڵ درەخت هەموویان پیرۆزن، ینی بە دیاریکراوی لە گاساکانە کە وتەگەلی زەردەشت پەیامبەر زەردەشتە کە لە یەسناهاتی 28 بە تەفاسیلی باسی ڕووەک و جانداران و بۆ پیرۆزیان دەزانێت لە بڕگەی یەک تا بڕگەی چەند بڕگەیەکی هەیە لە بڕگەیەکەوە تا ئەو یەسناهاتە بە کاملی باسی ڕۆک و جانداران دەکات. وە لە خوردە ئاوێستاشدا کە پەرتووکی چوارەمی زەردەشتێتە باز لە ڕۆک و گرنگی ڕۆک کراوە کە بۆ ژیانی هاوسەرگیری کە کەسێک هاوسەرگیری بکات گوڵێک نەمامێک دەڕوێنێت و ئەگەر ساڵ ڕۆژی هاوسەرگیریەکەشی نەمامێک دەڕوێنێت نەمامێک دەڕوێنن و لە کاتی کەسێک کە وەفات دەکا لە ژیاندا نامێنێ لەو ڕۆژەی کە بە خاکی دەسپێرن لەو ڕۆژەشدا نەمام دەنێژرێت بۆ ئەوەی کە ئەم ماڵ ئاوایی لێکردووی. ئەو بە شێوەیەکی فەرسەفی باز لەوە دەکا کە ئەنی دەچێتە ناو ڕۆخی سروشتەوە. بۆ نمونە لە شوێنێکدا دەڵێ ئێمە ناوەڕۆکەکەمان لە ژینگە و ڕازگۆیەکەمان لە ئەشاوە وەرگرتووە، لە ئەشۆ وەرگرتووە، هەنی لە ئەشاوە لە ئەشونەوە وەرگرتووە، کەواتە ئێمە ڕاستین. ڕاستی چێە؟ ڕاستی ئەم سروشتەیە. سەبارەت بە سروشت و مرۆڤ، سروشت و بەهدینی زەردەشتی، ئێمە پەیوەندێکی زۆر بەقەوتمان هەیە لەگەڵ لە سروشتدا. تەنانەت زۆری توقوساینەکانمان ئێمە لە ناو سروشتدا دەکەین لەبەر ئەوەی چوار توخمە سەرچێکە بە زیندوی دەبینینەوە. سروشت وەک خاک ئەو هەموو بەرهەمانی بۆ دابین کردوین، گژوجاکان و درەختەکان و بوونەوەرەکانی تریش بە هەمان شێوە پەیوەندێکی ڕاستە و خۆیان هەیە لەگەڵ ژیانی مرۆڤدا. ئێمە هەموو ژیانمان تێکەڵاوێکی هەیە، پەیوەندیەکمان هەیە بە بینی یەکتریدا. بۆ نمونە کاتێکە نەخۆش دەکەوێت ئێمە پێویستمان بە چارەسەر و دەرمان هەیە. بە ئەزمموی سەدان هەزاران ساڵەی مرۆڤ توانراوە لە قەد و لە ڕەگ و لە گوڵ و لە لق و لە گەڵای درەختەکان لە تۆ و لە بۆنی درەختەکان بتوانێت دەرمان دروست بکات. بۆ نمونایمە ئەم دەستکەوانی کە دەبینی لێرایە، ئەم دەستکەوانە مێژوویەکی زۆر ڕەسەنی هەیە، زۆر بە نرخی هەیە لە ژیانی مرۆڤایەتیدا. یەکێکی تر لە چوار توخمەکەی بیرروباوەڕی زەردەشتی سروشتی خاکە. خاک پێکهاتەی سەرەکی ئەو چوار مادەیە، چونکە هەموو بوونەوەرەکانی سەربۆی زەوی لە سەرچاوی خاکەوە خۆراک وەردەگرن. بۆ نمونە ژیانی مرۆڤ لە جەست بریتیە لە جیهانی مادی و مینەوی، مادیەکەمان بریتیە لەو توخمە و مادانەی کە لە ناو خاکەوە وەری دەگرین و دەیخۆین و
ئەو توخمەشی کە لە ڕێی باوکمانەوە وەرمانگرتووە وەکو تۆ ئەو توخمەش سەرنجامی ئەو پیتاندانەی و خۆراکانەیە کە لە خاکەوە وەری دەگرین. بەشی دووهەمیان کە پێی دەگوتێ جیهانی مینەوی ئەو بابەتێکیکە بەڵام پیرۆزی و گەورەی خاک لە لای ئاینە ئەزدانیەکان و بە تایبەتی ئاینی زەردەشتی خاک زۆر پیرۆزە. دەبینین لە کوردستاندا وەکو کەلتورێک ئێستا بۆمان ماوە تۆ دەڵێن خاک دایکە، چونکە بیر و باوەڕی ئاینی زەردەشتی لەوە نییە کە مرۆڤ لە قوڕ دروست کرابێت، بەڵکو بیر و باوەڕمان وایە کە بۆ یەکەمین جار تیشی خۆر کە داوێتی لە زەوی یەکەمین بوونەوەرەکان کە دروست بوون و پێکاون و ژیانیان لە دروست بووە و لە کەنار دەریاکان نبووە، لە بینی ئاو و زەویدا بووە، هاتوونەتە ناو زەویەوە و سوودیان لە هەموو نیعمەتەکانی زەوی وەرگرتووە و بەمە ژیانی مرۆڤایەتی و ژیانی هەموو بوونەوەرەکانی کەش هاتۆتەکایە. لە هێشتەکاندا زامیادمان هەیە، ئێزەدێکمان هەیە، ئێزەدی خاک، ئێزەدی زەوی، زامیاد. لەم ڕۆژەدا پیرۆزی و گەورەی زەوی وەکو دایکی سەرەکی لە هەڵدە سەنگێنرێت، سوێندی پێدەخورێت، ئاگری بۆ دەکرێتەوە، گاتەکانی بۆ دەخوێنینەوە. لەم ڕۆژەدا سوێندێکمان هەیە کە سوێن بە خاک بە نیشتیمان بە خۆڵ دەخورێت کە هەوڵ بدەین مرۆڤێکی باش بین، بە وەفا بین، بەرامبەر بە هەموو ئەو ئافریدانەی کە لە زەویەوە دێنە دەرەوە بیپارێزین و تێکی نەدەین. ئەمە یەکێکە لە پیرۆزیەکانی ئاینی زەردەشتی بەرامبەر بە ژینگە پارێزی کە ئێمە عەقد و پەیوانێکمان لەگەڵ زامیاندا لەگەڵ زەویدا هەیە. ئەو تاکی کە ئەبێتە زەردەشتی لە تەمەنی 16 ساڵیە پشتێنی بۆ دەبەستێت و لە کاتی پشتێن بەستندا ئەو پیرە یان ئەو کەسایەتی ئاینەکە پشتێنی بۆ بەستێ بڵێ ئەم پشتێنێکیا بەستێسا من لێرەیە باسی سێ گرەیە، گرەی یەکەم ئەمە گرەی یەکەم و دووەم و سێم کە باس لە بیری چاک و وتەی چاک و کردداری چاکەکە و لە ئەسنای پشتێن بەستنەکەدا باس لە پیرۆزی خاک و ئاو هەوا و ڕووناکی دەکرێت و بە پیرۆزیان دەزانن و ئەبێ پارێزگاریان لێ بکەین و ئەمەش لە پەرتووکی چوارەمی ئاینەکەدا هەیە کە غوردە ئاوێستایە و پێی دەوترێت ئێمە لە سروشت و هەڵقوڵاوی ناو سروشتین و لە ناو سروشتا دروست بووین و ئاینەکەش باوەڕی بەوە هەیە کە ئێمە لەو چوارێزیدا دروست بووین. سەبارەت بە ئافریدەکان بوونەوەرەکانی تر گیاندارەکانی تر لە ئاینی زەردەشتیدا ئاهورا مەزدا هیچ جیاوازیەکی پیشان نەداوە لە بینی بوونەوەرێک بۆ بوونەوەرێکی کە گیاندارێک بۆ گیاندارێکە خشۆچێک ماسیەک یا هەر بوونەوەرێکی کە لەبەر ئەوەی کە هەموو گیاندارەکان خاوەنی هەڵگری ڕۆحێکن کە ئورڤانە، ئەو ئورڤانە لە لای خودداوە دراوە بوونەوەرە، لەبەرەوە هیچ جیاوازیەک لە بینی نێرومەی گیاندارەکانانین، هیچ جیاوازیەک لە بینی بوونەوەرەکان خۆیان دانین، لەبەرەوە هەموو گیاندارەکان بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین کە بیان پارێزین، تەنانەت ئەو گیانەوەرانەشی کە مەترسیدارن. هەندێک گیاندار کە لە ئاینی زەردەشتیدا پیرۆزە بۆی کە لە سەردەمانێکدا مۆخەکان ئەسپیان زۆر لە بەڕێز بووە، زۆر لا خۆشەویست بووە، زۆر لا گرنگ بوو بۆ ژیانیان، بە هەمان شێوە مانگا کە شیری داونەتێ و مەڕوومەڵات کە شیری داونەتێ گۆشتی داونەتێ زۆر خۆشەویست بووە. لە هەمان کاتدا کە مار کە هیچ سوودێکی بۆ مرۆڤەکان نییە، لەگەڵەوەشدا ڕەشمار پیرۆزە، چونکە
ئەو جاندارە زیان بەخشانەی تر دەخوات کە زیان بە گروپەکانی تری بوونەوەرەکانی کە دەگەێنێت. ناوی ورمزی بەخشایندەی بەخشایندگەری میرەبان بەو بەیشتە ماستی وشتاستی وشتا مایی ئەدا شایی بەیشتا یێشا من کە دەروونم لەگەڵ بێری پاک ڕێخستووە دەزانم کە هیچ کارێ لەگەڵ هاورە مەزدادا بێپەداش نییە. مرۆڤ سەنتەرینە ناو ئاینی زەردەشتیان نییە. مرۆڤ چونکە مرۆڤ خۆی لە سروش دروست بۆ دۆ سروشتە دروست بۆ دەبێت خزمەتی و سروشتە بکە و ڕێزیرە بگرێەوە پارێزگاری لێ بکە وە ژینگەکەی بپارێزێ و خزمەتی بکە وەکو پاوخایەنەکەی پاگوخایەنی وەکو ماڵەکەی خۆی بپارێزێت. مرۆڤ گەورەتر نییە لە هیچ بوونەوەرێکی سەرزەوی و مرۆڤیش وەکو هەموو ئەو بوونەوەرانەی و وەکو ئەو ژینگەی کە هەیە وەکو بەکتریایەکە لەسەر ڕووی زەویە. ئەو کاران و ئەو کردوانانی کە بەرامبەر بە سروشت دەکرێت لە ئاینی زەردەشتیدا سزای خۆی هەیەەوە سزاکەشی ئەوەیە کە بتوانێت بڕوات نەمامی تر بنێژێت. دەزانم هەوێستێک لەگەڵا هورا مەزدا بێپاداش نییە. مرۆڤ کاینێکی زۆر غەددارە. لە ڕاستیدا هەموو بوونەوەرەکانی کە زۆر باشی لەگەڵ ژینگەی خۆیانە دەگونجێن و خراپیان نەکردووە. تەنها مرۆڤە کە ژینگەی خۆشی و ژینگەی بوونەوەرەکانی تریشێری خراپ کردووە. لە ئێستادا گەورەترین مەترسی هەیە لەسەر ژینگەی گۆی زەوی، چونکە تەسەور دەکرێت کە لە ساڵانێکی داهاتوودا ڕێژەی ئۆکسیجین کەم بێتەوە، ڕێژەی گۆڕانی ئاوهەوا بە شێوەیەک بێت کە جوگرافیای ناوچەکان و ژیانی مرۆڤەکان بە شێوەیەکی ئاڵگۆڕی بەسەردا بێت. لە ئێستادا ڕۆژی 5,000 کەس لەبەر بێئاوی دەمرن یان بە ئایپیس دەمرن. لە ئێستادا 1 ملیار خەڵک لەسەر گۆی زەوی ئاوی پیس دەخواتەوە. لە کاتێکە ئەمە هەموو ئاوە شیری نەمان هەیە. لە 120 دارستانەکانی ئامازۆن سڕاوە بڕیویان نەتەوە. خراپی ئەمە لەوەدایە کە ئامازۆن ناسراوە بە سنگی گۆی زەوی. ئۆکسیجین دروستەکە بوو هەموو گۆی زەوی. کێشەی سەرەکیەوە لەوەیە کە ئێمە دارستانەکان دەبڕینەوە، بەڵام بیر لە پەرەپێدانی ناکەن و بیر لە ژیانی دروستبوونیانە. لە 150 دانەوێڵەی جیهان ئێستا بەکار دەهێنرێت بۆ دروستکردنی گۆشت، یعنی دانەوێڵەکان لە جاتی بدرێ بە هەژارەکان بخورێت، دەیدەن بە مانگا و بە حیواناتەکانی تر دانەوێڵیان بۆ دروست دەکەن بۆ ئەوی گۆشت بەرهەم بێنن. لەبەرەوە ئامارێکی زۆر سەرچواری ناوچەکانی ڕاوماسی لەسەر گۆی زەویدا ماسی تیا نەماوە. تەنها یەک لە سەرچواری ئێستا ماسی تیاماوە کە ئەوش ڕێژەیەکی زۆر کەمە و زۆر لە مەترسیدا، چونکە ماسیە گەورەکان ڕاو دەکرێت کە بە هەزاران ماسی بچکۆلە دەخەنەوە. مەترسیی کە هەیە لەسەر بەستەڵەکەکان کە ئەو بەستەڵەکانە لە ماوەی ئەم 40 ساڵەدا گۆی زەویان گەرم کردووە، چونکە هەوا گەرم بووە و ئەو ئاوا دەڕژێتە ناو زەریاکان و ئاو زیاد دەبێت. سەبارەت بە مەترسیەکانی ژینگە لە کوردستاندا ئێمەش بێبەش نینۆکو بەشێکین لە جیهاندا و لە هەندی حاڵەتدا ئێمە خراپتریش تەعامل لەگەڵ سروشتدا دەکەین، لەگەڵ ژینگادا دەکەین و بە تایبەتی نەحەزان و دوژمنانی ئێمە، چونکە وڵاتە دراوسەکانی وەکو تورکیا و ئێران و ئەمانە
بە بۆم کوردستانی تۆ دەسووتێنن دارستانەکانی تۆسن دارەکانە دەبڕنەوە بە هەزاران دار زەیتون لە عەفرین دەبڕنەوە لە جەنگەکاندا کیمیایی بەکاردێنێت کە کیمیایی دژی مرۆڤە دژی گیانەکانە دژی سروشتە دژی ئەو گژ و جیایەیە کە لەسەر ئەو زەویە لە هەشتاوەش کیمیایی لە هەڵەبجەیداوە هەتا ئێستا هەندێک پارچە زەوی هەیە کە کشت و کاڵی تیادا ناکرێت لەبەرەوە کوردستانی ئێمەش بێبەش نییە لەوێ بەڵام ئەوە بوریایی و بەرچاوڕوونێکی باشی دەوێت کە خەڵکی کوردستانی ئێمە دەبێت زۆر بە عەقڵانە هەوڵ بدات تعویزی ئەو خراپەکارانە بداتەوە کە لە سروشت و ژینگەی کوردستانی ئێمە هەیە بەرەو چاکی باشتری بیبات. لە ئاینی سەردەشتیە بە دڵنیاییەوە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ئاینە سامیەکان بۆ نمونە ئاینی میسلام و ئاینی مەسیح و یەهودیەکان و جووەکان ئێمە ڕێزێکی زۆر بۆ سروش دادەنین ئێمە بۆ نمونە بچینە هەر شوێنێک لە ناو سروشدا پێش هەموو شتێک لەوێ نیای شێک دەخوێنین و نیای شێک دەخوێنین کە سوپاسگوزاری دەنوێنین بۆی کە ئاهورا مەزدا ئەم سروشتەی پێبەخشی ئاهورا مەزدا چییە؟ ڕووناکیە ئەڵێ ئەو خۆرە مەزنە دانایە ڕووناکیە ڕووناکی دەتوانێت ینی خۆر دەتوانێت سروشت ببوژێنێتەوە. بەهدینانی زەردەشتی شوێنکەوتانی ئاینی زەردەشتی زۆر پابندن بە ژینگە پارێزیەوە و ئەرکا و توقوسە جۆرێکە لە عیبادەت کە دەبێت مرۆڤی بەهدین ژینگە پارێز بێت. سروشت وزەمان پێدەدات وە سروشت چاوەکانمان تێر دەکات لە بەختەوەری وە سروشت وامان پێ دەڵێ کە ژیان هەمیشە بەرداوامی هەیە وە ژیان هەمیشە بەرداوامی دەبێت. مەترسیەکی زۆر گەورە هەیە لەسەر گۆی زەوی بۆ ژیانی مرۆڤایەتی و بوونەوەرەکان مرۆڤ دەبێت بیر لەوە بکاتەوە کە لە 50 ساڵی داهاتوودا چی دەبێت بەرەو ئەرکی سەرشانی هەموو مرۆڤێکە لە شوێن خۆیەوە هەوڵ بدات ژینگە پارێزی بکات تا بتوانین ژیان بۆنەوەکانی داهاتووی مرۆڤایەتی دابین بکەین. ستایش دەکەم ئەندێشەی چاک ستایش دەکەم گفتاری چاک ستایش دەکەم کردداری چاک درود و ستایش بۆ ئێوای بادی ئەی خودای میرەبان ئەی گەشە پێکەری پاکان و چاکان ناوەدانی دوو جیهانی مادی و مینەوی بۆ کەسان ئەرزان کە بەرەو تۆ دێن ئەی خودای میرەبان نزای زەردەشتیان قبول بفەرموو لە پێناوی هاشتی و ئارامی و تەبای و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن ئەی خودای میرەبان هزن و بیر و هۆشمان بدەرێت چۆن بتوانن ئافەریدەکانی تر بپارێزین تا ژینگەیەکی لەبار بۆ خۆمان و بۆنەوەکانی داهاتوو دروست بکەین ئەی خودای میرەبان ستایشی هەموو توخمە پیرۆزەکان دەکەین ستایشەکەم ئەندێشەی چاک ستایش دەکەم خاک ستایش دەکەم ئاو ستایش دەکەم هەوا ستایش دەکەم ئاگر دەیپارێزم تا بتوانم ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ خۆم و هەموو مرۆڤان و هەموو بوونەوەرەکانی سەرگۆش زەوی بنیاد بنێن ئای دوو